بەڵێزان و خۆشەویستانمان لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە شێوازی مامەڵەی دروستی نێوان فرۆشیار و کڕیار دەکەین و بە تایبەتی تر فرۆشیاران چی بکەن بۆی کە سەرنجی کڕیارەکان بۆ لای خۆیاندا ڕابکێشن و مامەڵەیەکی دروست ئەنجام بدەن. دەزانین کە ڕۆژانە هەموو تاکێکی نێو کۆمەلگا مامەڵەی دەبێت لەگەڵ فرۆشیارەکاندا یاخود فرۆشیار لەگەڵ کڕیارەکاندا زۆربەی کاتیش فرۆشیار لەگەڵ فرۆشیارێکی دیکەدا ئەم مامەڵێ ئەنجام دەدرێت. هەمیشە بەردەوام لەوانەیە بەشێک لە فرۆشیارەکان بەهۆیەوەی کە پلانێکی باشی دانەناو لە ڕێی فرۆشتنیەوە گلێ ئەوە بکات کە کاڵاکەی بە شێوازێک لە شێوازەکان ساغ نابێتەوە یاخود باز لەوە دەکات کە ئەو دوکانێکی هەیە هاوشەی ئەویش چەند دوکان یاخود چەند کاڵایەکی کە هاوڕەیەکی کەسێکی دەیفرۆشێ لەوانەیە بازاڕی ئەو باشتر بێت لە کاتێکدا هەمان کاڵا هەمان شت دەفرۆشن بەڵام پێویستی بە کۆمەڵێک تەکنیک و ڕێنمایی هەیە ئەم بابەتە گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک گەشتیار غەریب ڕاهێنەر لە بواری بازاڕگەری کاگەشتە یان زۆر بەخێر بێ سپاس بۆم زۆر سپاس زۆر خۆشحاڵ لە بەرنامەکانی پێشوا زۆر باسمان لە شێوازی فرۆشتن پەیوەندی نێوان کڕیار و فرۆشیار کردو ئەم جارە باز لەوە دەکەین کە چۆن فرۆشیار وە بکات سەرنجی کڕیارەکە بەلای خۆیدا ڕابکێشێت و بتوانێت ئەو کاڵایەکەیەتی بە شاز لە شازەکان ساغی بکاتەوە بچێتە دڵی کڕیارەکانیەوە. دەسەکانە خۆش بێت دیارە چەند بەرنامەیەکی ترمان هەبووە بۆ من ئەم بەرنامانە زۆر بە پێویست دەزانم بۆ پێم وایە پێویستە هەمیشە لەم جۆرە بەرنامانە هەبێ. بۆ پرسیاری ئەمڕۆژ تەبعاً هەر کاتێ بزنسێکمان دروست کرد یەکەم قۆناغی بزنس پێویستی بەوەیە کە فرۆشتیان ڕوو بدە چونکە سارێکمان هەبێ بمانەوە لێی خوڕن یەکەم جارە بە سلوڤێن لە سیارەکە بزنسیش یەکەم جارە بێ ئاڵوگۆڕی پارە ڕوو بدات پارە بێتە ناوە کاڵا بچێتە دەرەوە پارەکە دووبارە بێتەوە بە کاڵا پێویستی بەمێ ئەمەش لە خۆ ڕوو نادات. ئێمە ئەگەر پارێکی بۆ نە 1 ملیۆن دۆلاریش بدەین بە گەنجێک بڕات بڵین بڕۆ دوکانێک دابنێت پێڵاو بفرۆشە لەو بازاڕێ ئەم ملیۆن دۆلارە بە ئەگەری زۆر شکستیانە لە بازاڕە. بۆچی؟ چونکە سەرەتا ئێمە پێویستمان بۆیە کڕیارمان هەبێت دووەم جار پێویستمان بۆیە بەرهەممان هەبێت ئەم کەسە بە ئەگەری زۆر ئەم گەنجە پارەکە لە بەرهەمەکە خەرجەکە هەوڵەداشتی باش بکڕێ هەوڵدا شوێنی باش دابین کە هەوڵەدا دیکۆری ڕاقی دابینکە نەک هەوڵ بدا سەرەتا کڕیار دروستکات. بۆیە یەکەم شت پێویستمان بە دروستکردنی کڕیارە. تەبعاً بۆ دروستکردنی کڕیاریش یەکەم گرنگترین شت قۆناغی یەکەمی بازاڕکاری قۆناغی سەرنج ڕاکێشانە. دوای سەرنجمان ڕاکێشە ئەمجا قۆناغی چالاکردن و پارە پێخەرجکردن و دووبارە هێنانەوە دێتە پێشەوە. بۆیە بە دڵنیایی یەکەم قۆناغی سەرنج ڕاکێشانە و کە سەرنجمان ڕاکێشە ئەو کاتە بەرهەمەکە ئافرۆشەوە بەهۆی فرۆشی بەرهەمەکە دواتر چینە قۆناغەکانی تری بزنسەوە. پرسیاری سەر چۆنیەتی سەرنجڕاکێشانە ببێنێتەوە بۆ وردەکاری دواتر نامێتمە ناو هەموو دیتێلەکەەوە. زۆر باش فەرموکەکدانە بێگومان بە بازاڕکردن فرۆشتن بەڵێ نازانم ئەو تۆ یەکلایکەرەوە هونەرە یا زانستە بەڵام ئەو کۆدانە چین ئەو شێوازی مامەڵەیە چییە بۆ فرۆشیارێک کە بتوانێت زۆرترین کڕیار بۆ خۆی هەم ڕاکێشێ هەمووک ئاماژت پێکرد دووبارە جارێکە بیهێنێتەوە بۆ لای خۆی. زۆر ئاسانە. یاسایەکمان هەیە لە فرۆشە کڕیارەکان متمانەن بە هیچێکی لە فرۆشیارەکان ئەمە یاسایەکی زۆر ئاسایە بۆچی ژەمە دروست بشکە مێشکی ناگای کڕیارەکان کاتێ شتێکی خەز نەبێت ئەم شتە ئەبێ با قەناعەتیە لەبەرەوەی لە ڕابردووە چەند جارێک کڕیا فێڵی لێکراوە ئەم فێڵانە بۆ بە قەناعەتیە هەچی فرۆشیارە ئەوێت فێڵم لێ بکە متمانەم پێ نییە دووەم شت کڕیارەکان بەرژەوەندی خۆیانیان لە بەرژەوەندی فرۆشیارەکان بۆ گرنگترە. ئەم دوو یاسایە بەکارێن پێچاوانەیەکەینەوە چۆن ئەمە پێچەوانە بێتەوە سەرەتا بە دروستکردنی متمانە لای کڕیار ئەگەر دەستمان کرد بە قۆناغی سەرنج ڕاکێشانی کڕیار زۆر بە خێرایی ئەو کۆدەمان دەزەگەیەوە زۆر بە خێرایی خەڵکێک دەتوانن متمانەمان پێ بکەن و کڕینی خۆیان بکەن. دروستکردنی ئەم متمانە سازیش بە چی دروست ئەبێ ئەمە زۆر گرنگە. کڕیار نایەوێت ئێمە وا بکەین ئەو بکڕێت بەڵکو ئێوێ خۆی بڕیاری کڕینی خۆی بدات یعنی ئێمە ڕاوێشکارێک بین ئەو تەنها زانیاریمان لێ وەربگرێت دواتر خۆی بیرکاتەوە بکڕە کەواتە ئێمە سەرەتا پێویستمان بە دەستگایەکی ئیعلامی هەیە لە ناو بزنسەکەی خۆمانە کە ئەمڕۆ پێوترە سۆشیال میدیا لەم سۆشیال میدیا و نابێ پۆستکەین بڵین وەرن لێمان بکڕن پارەمان بنێ ئەم بەرهەمەمان هەیە بۆ فرۆشتن بەڵکو لەم سۆشیال میدیاوە پێیان بڵێن جەنابی کڕیار تۆ ترست هەیە لە کاتی کڕینەکەتە ئەم کێشانەت ڕوبەڕوو بێتەوە وەرە با پێت بڵێم چارەسەری کێشەکانت چییە. دوێنێ لەگەڵ
کەسێکە کە لە بواری ئەقارات ئایشەکە لە شوقە و شتێ فرۆشت ئەی چ جۆرە پۆستێ بکەم بۆ ئەوی کە خەڵک بێت بۆێرە یەکسەر کۆمەڵە پرسیاری زۆر سەرەکیم لێکوتم باشە مارکێتی تایە مارکێتی تیانە و شوێنە وتی تایە بێت وتم باشە ئایا ئەو کەسانی کە دێن کڕین ئەکەن لە شوقەیە یەکێ لە ترسەکانیانەوە نییە ئەبێ دواتر بڕۆمە دەرەوە لە مارکێتەکان شت بکڕم ئەو جا بگەڕێمەوە ئەم دووریە نابێتە کێشەوەی کە کڕین ڕوونەداوەتی بەرەوەڵا کێشەیەکی گەورەیە ئێوتم باشە تەرکیز لەسەر مەلابەرە کە قیستی چەند مانگی وت بە چەند ساڵ دەستیەکەوە ئەمە جارێ مەلابەرە وەرە سەیری ئەم ترسە سەرەکیانە بکە کە مێشکی کڕیارەکان تایەتی سەرەتا زانیاری بڵاوکەر بوو وەڵامدانەوەی ئەم ترسە سەرەکیانەی کە لە مێشکی کڕیارەکانەوە پێیان بڵێ ئەگەر ویست کڕینی بکەی ئەم کێشانت بۆ دروزە بێت لە کاتی کڕینەکە پێویست بەم جۆرە معاملانەیە بیکەی پێویست بەم هەویانەیە بیبێ لەگەڵ خۆتە ئەم وردەکاریانەی بە بەردەوام پێ بتە تا سەرەتا شتەکە شیرین بێ لە بەرچایە متمانە دروستکردنی بۆ دروست بێ دواتر ئەو ڕۆژەی کەوتە قۆناغی کڕینەوە تۆی بێتە خەیاڵ چونکە ئێمە ئەبێ بزانین لە پرۆسی بازارکاری بەتایبەت لەم ڕۆیە هەمیشە ماوەی وەرگرتنەوەی ئەو پاری لە بازارکاریە خەرجەکەین دوورمەوداتر ئەبێت یعنی ئەگەر جاران پارێکمان خەرجە کرد لە بازارکاریە لە ماوەی 20 ڕۆژە پارەکەمان دەستەکەوتەوە ئێستا پارەی خەرجەکەین لە بازارکاریە لە ماوەی 6 مانگ 1 ساڵە دەستمانەکەوتەوە بۆچی؟ چونکە ئیشی بازارکاری لەسەر کڕیارە نادڵنیاکانە پرسیار کڕیارە نادڵنیاکانیان لە بازار سێ جۆر کڕیار سێ جۆر خەڵکمان کە بینەری ئێمە یەک بینەرێ دڵنیایە یەکسەر کڕینی خۆیەکە دوو بینەرێ دڵنیایە و کە ناکڕێ ینی ئەوەی ئەکرێت ئەوەی ناکرێت سێم کڕیارێک کە نادڵنیایە لە بازار ڕای ئەمڕۆ پێویستی بە کڕینیە نایە بکڕێ بەز احتیمالێ 6 مانگی تر بکڕێ بۆیە ئێمە لە سۆشیال میدیایە بە وردی ئیش لەسەر کەسێک ئەەکەین لەسەر مێشکی کەسێکەکەین کە قەرارە 6 مانگ دوای ئێستا ساڵێک دوای ئێستا کڕینکە لە ئێستا و ئامادەیەکەین بۆی ئەو ڕۆژەی کڕینی خۆی کرد ئێمە بینە خەیاڵی پێش خەڵکی تر زۆر باش هاوساگەشتیار پێشوی پرسیارەکەم کەن مونیەکە بۆ باسکەم لەم ماوەی پێشوە لە سۆران لەگەڵ ماڵەوە چینە ڕێستۆرانتێک هەر لە دەرگاکەوە خاوەنەکەی پێشوازی لێکردین زۆر بە جوانی زۆر بە ئەتەکیەتێکی جوان هەموو کارمەندەکان تاوەکو دانیشتین کە دانیشتین ئیتر هەر زۆر جیاواز بوو پێشوازیەکانی تەمەنەمانە خواست لە شاری خۆشمانانی بەم شێوازە بووە دواتر کەنانمان خۆ شتێکی کەیان بۆی نەوتیانم هەر دیاری ئێمەیە بۆ ئێوە جامە بەستم چییە هەتا ئێستا ژەر باسیەکەینەوە لەم ئەڵین زۆر خۆش بووان جارم چینەوە حتممە چینەوە بۆ لە کاتێکدا نرخەکەی زۆر زیاتر بوو لە زۆرێ لە ڕێستۆرانتەکانی ئێرە ئەمە تا چەند گرنگە فرۆشیار ئەو پەڕی پێشوازی ئەو پەڕی جوانی بە خێراتنی کڕیارەکەی بکاتەوەکو و کڕیارە بەلای خۆی داڕابکێشێت وا بکات کە لە مەجلیسا باسی شوێنەکەی بکرێتەوە کاک دانیار خۆی تا چەند گرنگە ئەوە ئینکاری ناکرێت ینی تا زۆر گرنگە جاری پێشوو کە من لەم بەرنامە جەنابتانە دانیشتم کتێبێکم پێ بوو کتێبی کڕیارەکانە زیاد بکە تەمەنە سە و دوو کتێبم چاپ کردو لە دوای ئەو بەرنامەوە کتێبی کڕیارەکانە زیاد بکە باسی چیە کرد چۆن کڕیارە دروستکەم کە ڕیکلام بۆ بکا کڕیارەکە لەوێ ئێمە شتێک زۆر بۆمان گرنگە ئەویش ئەوەیە کە ژمارەی جارەکان کاریگەری زۆرە لەسەر دروستکردنی ئەزمموی خۆش بۆ ئێمە سەرنج تو ئاماژە بە چەند جارێک هەوڵدانی بەرامبەرەکەت کرد بۆ ئەوەی کە تۆ دڵخۆشکە یەکەم جار ئاماژە بۆ کرد هات بەدەمتەوە بۆ دەرگای دەرەوە بە خێراتنیان کردن هاتن بۆ لاتان بۆ دانیشتنەکە دواتر ئەوە تامی خواردنەکەتان ڕەنگە بەدڵ بوو بە لە کۆتاییشە دیارێکیان پێداون کاوە چی کرد 5 دانەجاری جیاواز ئەم ئیشی لەسەر دروستکردنی هەستی خۆش کرد بۆ ئەم کڕیارەی خۆی مادەم 5 جار ئیشی لەسەر دروستکردنی هەستی خۆشکرەوە بۆ کڕیارەکەی خۆی کڕیارەکە ڕاستە و خۆ هەستەکە بە بەردەوامی گەشاکە و گەشات ئێمە یاسایەکمان هەیە کە لێکێ دەینۆڵین چی ئەڵین ژمارەی جارەکان توانی دووەکەین لە دڵخۆشکردن یا دڵ ناخۆشکردنی کڕیارەکان بۆ نمونە جاری یەکەم کە هاتووە ئەمە 1 توان دووە جاری دووەم کە بەدەمەوە هاتنی کردووە کە بردوونی بەخر ئەمە 2 توان دووە 3 توان دو 4 توان دو 5 توان دووکە بێ ئێستا ئەم 5 جیەکە نەهاتۆ 5 جار هاوکاری تۆ بکە بۆی تۆ دڵخۆشکە 25 جار هاتووە کاریگەریکە چونکە دڵی خۆش کردوێت بە پێچەوانەکەشی هەماشتە وا دابنین شتێکمان لە شوێنە کڕیەوە بەگاندن گاندنەکە تۆزە درامتر هاتووە ئەماڵین 1 دواتر کە هاتۆ کێشەیەکی تیاڵین 2 دواتر تەلەفۆنێکەکەین و بۆ شوێنەکە خەتەکان تۆزە مەژغوڵ لەس خەڵکی تری لەگەڵ خۆ پەیوەندی بە خۆشوێن بەزاڵین ئەمە 3 دواتر کە جوابمانەدات وڵە پەلەم لێمە کە تۆزتر جواب ئەڵین 4 ینی 4 هەستی ناخۆشی دروست کرد ئێستا 4 هەستی ناخۆشم نییە 16 هەستی ناخۆشم ئێمە چکە 4 توان دووە لەو قۆناغە ئێستا پرسیارە دێتە پێشەوە باشە من چی بکەم بۆ ئەوەی ژمارەی جارەکانی دروستکردنی هەستی خۆش بۆ کڕیارەکانم زۆرکەم وا دابنین بۆ کەسە لە ئۆنلاین ئافرۆشێت یەکەم شە دەبێت ڕەچاوی ئەوە بکەین کاتێک کەسەکە نامەمان بۆ نێرە خێرا جواب بدرێتەوە بڵێ ئەمە 1 بۆ دڵخۆشکردن دووەم شە دەبێت ڕەچاوی ئەوە بکەین گیانەکەمان لە کاتێکی خێرایە بڕا بڵێ ئەمە 2 سێم شت پێچانەوەمان جوان بێ بڵێ ئەمە 3 چوارەم شت هەندێک جار لە ئاستی پێشبینی کڕیار دەربچین دیارێکی زۆر بچووکی لەگەڵاوێ بڵێ ئەمە 4
و دواتریش طبعا توانین تەلەفۆنێکی وەکەین و بڵێ ئەمە 5 کاوە بڵێن 5 توان دوو بیکەین و 25 بەو جۆرە ئەچێ لە شوێنی ڕێکلاممان بووەکە. بەڵام ئەوەی هاوکارم باسی کرد ئەو بەدەمەوە هاتن و ڕێز لێگرتن و کۆمەڵە بابەتی ئیزافی تر ئێمە هەمومان چوینەتە ڕێستۆرانتێ بۆ ڕێستۆرانتێک هەر بە شێوازی مامەڵە و ئەو سێرزەی پێشکەشێکە یەکسەر زانی ئەڵێ ئەمانە هەمووی بەپارە خۆشی وتی ئەو ڕێستۆرانتە لە بەچاو ڕێستۆرانتەکانی تر گرانتر بووە کابێ ئەو خەدەماتی ئەو سێرزەی پێشکەشی کردووە ئەو دڵخۆشی کە ئەو کاتە بۆ میدابین کردو بە پارە کردوێتی بە بەلاژ نەیکردووە ئەلێرە و پرسیارێکم نرخ گرنگترە یان مامەڵەیەکی تەندروست لەگەڵ فرۆشیار کە ڕایکێشیتەوە دوێنێ هەم لە گروپی VIPەکەی خۆمان ڤۆیسەکەم دانا هەم لە تاوەری تەندروستی سمارت خولێکی تایبەتم هەبوو بۆیان لە کۆتاییەوە کەسێک هات خەمووی ڕۆشن یەک کەس هات گەنجێک پرسیارێکی لێ کردم من پرسیارە ئەو پرسیاری ئەو لەم شقڵە زۆر نزیک وەش پرسیارەوەی کردەوەی و هەندێک جار دەرمانێکی ئێمە کەسێکی تر لە بازاڕ نرخی زۆر دابەزان و بۆ منافەسەی بازار یەک تۆز هاتوتە خوار نرخی ئێمە لەم حاڵەتەیە کە کەسەکە لێم پرسەڵە لە بازار لەمە هەرزانتر نییە من چی پێ بڵم چکە ئەزانم لە ناو مێشکی منە هەیە کاڵم لە بازار ڕایەک کەس هەیە بۆ منافەسەی بازار تۆزە هاتوتە خوارم نرخەوە چۆن ئەم بابەتە حەلکەم وتم یەکەم جار ئێمە بێ بیر لە شتێ بکەینەوە ئێمە تەنها بەرهەمێک نافرۆشین پارەیەک وەربگرین مامەڵەکە مامەڵی بۆ نمونە ئەمە نییە من ئەمە ئەچێتە دەرەوە پارێک دێتە ژوورەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی و پارەی وەرێگرم لەگەڵ ئەمەیە لەوێ بۆ نمونە تەندروستی فرۆشە دڵنیایی فرۆشە ئەوە فرۆشەکە دڵنیا بێتەوە ئەم دەرمانە تەمان باسییان بۆ کردم کە بە دڵنیا بێتەوە لەوەی کە لە ڕووی حساسێت و کێشەینە لە کۆمەڵێک ڕووی ترەوە قاچاق ناتوە کۆمەڵێک شتی تری هاوشەوە دواتر دڵنیا بێتەوە لەوەی کە نەخۆشەکە چەند جار بێتەوە فایلی تایبەت بەخۆی بۆ دروستکرێت وتم تۆ هەموو ئەمانە ئافرۆشیت بەجارێک خزمەتگوزاریکی گەورە ئافرۆشیت ئەوجا لەگەڵیشیا دەرمانەکە ئافرۆشیت بۆ دەرمانەکە پارێکت داناوە بۆ خزمەتگوزاریەکەش پارێکی بچووکی کەمترێ داناوە خسووتە سەری کە ئەم دوانە ئەخیتە سەریەک ئەو کاتە ئاساییە تۆ تەنانەت نرخیش لە بازار گرانتر بێ بەڵام کاتێک کە نرخی خۆتە هێناوەتە ئاستی بازار لە بەرمنافەسەی بازار قەیچێکە کەسێک لە تۆ هەرزانتری فرۆشە نابێ ئەو هەستە دەرونیە ناڕەحەتەمان بۆ دروست بکە چونکە ئێمە تەنها مامەڵی کاڵا بە کاڵا ناکەین دووەم حاڵەت بابەتی نرخ کە بەرزکردنەوەی بابەتی نرخ ئێمە ئەگەر شەربەتێکی ئاسایی بکەینە پەرداخێکی ستیل و لەو بازاڕە بیفرۆشین چە ناکە هەر ڕەنگە 250 دینارمان بۆ بکە هەر هەمان شەربەتە لە پەرداخستی لەگە دەری بێنی بخێنە پەرداخێکی شوشەوە تۆزێک جوان هەبێ بە 1000 دینار نرخەکەی هەر هەمان شەربەت بێنین یەک پارچە پرتەقاڵ ئاوە قاشێکین و بیخێنێت لا تەنیشتێکیەوە ئەبێ بە 1500 بۆ 2000 دینار هەمان شەربەتە بە احتیمالی زۆر تێچووەکەی لەسەرمان بە حاڵ گۆڕانکاریت یا ڕوودراوە یەک تۆز کارامێ لە شتێ بکەن بەسەریان دووبارە 1000 تریەخەنە سەر شوێنەکەی دووبارە بیهێنن بیخەنە شوێنێکەوە کە شوێنەکەی تۆزە خۆش بە مۆسیقایەکی لەگەڵ بە 1000 تریەخەنە سەر لە کاتێکە لە ئەسڵی بەرهەمەکە گۆڕانکاریکی گەورە ڕووینەوە هەمان شەربەتە هەمان تامەیەمەی خۆینەوە بەڵام لە خزمەتگوزاریەکە گۆڕانکاری ڕوویداوە ئێمەی کڕیار پێمان خۆشە شتێک پارەی زیاتر خەرج بکەین لە بەرامبەرە دڵخۆشی و ئارامی و ئاسوودەیی بەدەست بێنن لە بەرامبەرە ئاسوودەیی بەدەست بێن لە کاتی کڕینەکەمان نەمرتاحبین بەتابەت لە مۆزوعی خواردن و مەطعەم و ئەم جۆرە شتانە چونکە ئێمە ڕۆشتوین کاتێکی خۆشمان هەبێت و بەداخەوە زۆری نێوانی لەو بوارە ئیشەکەن تەنها ئیشیان ئەوەیە ئیشێک ئەنجام بدەن لە بەرامبەرە پارەی وەربگرن و لە ئاستی یەکەمی بازاڕان تەنان لە خوار ئاستی پێشبینیەکانی کڕیاریشەوە ئیشەکەن درست زۆر باشەکە زۆر جار شتێکەیە هەندێک فرۆشیار ینی پیاوتولانی تۆزێک دووڕێ بکات تۆزێکەوە بێ بۆ منم کاڵای هەیەڵێ ئەی فرۆشیلی نرخی لێ نووسی و بە 25,000 کڕیارەکە لە حەد بە دەر ئەوێ مامەڵە بکە ئەڵێ نابێ بە 10,000 نابێ بە 15,000 ینی زۆر لە خوارتر ئەوەکە حتمما زۆر جار کە خۆمە بەسەراتەوە مامەڵەیەکی زۆری شەکە هەر خەریکە شەڕ لەگەڵ لا نابیلای بمەیتێ بە بوونە 15,000 لەم بینەدا بێت فرۆشیار چۆن مامەڵە بکات تا چەند گرنگە ئەساوی سارد بێداین زۆر ئەوە نەبێت چکە زانێت کە ئەو نرخی و شتەی پێیاوە زۆر زیاترێتەوەی کە کڕیارەکە داوایە کات سەرەتا ئێمەی فرۆشیار دوو شت هەیە پێویستە لی تێبگەین یەکەم بابەت کە پێویستە لی تێبگەینەوەی هەر شتێ نرخی خۆی هەیە ئاساییە کەسێکی تر جۆرێکی تربیرەکاتەوە بەڵام هەر شتێ نرخی خۆی هێوا دابنین ئێمە سارێگە کڕین ئۆتۆمبیل کە بیکڕین تەنها ئامانجمان جوڵانە لە خاڵی ئەی بۆ خاڵی بی ئۆپڵێک هەر شتێک ئەم شێمان بووە ئەوانە مازدایەکی کۆن هەر شتێک ئەگەر سارێ بکڕین بەس بۆی لە خاڵی ئەی پێ بچینە خاڵی بی ئەگەر گوێ بۆ نەدەین بڵین ڕقم بێ و کۆمەڵەشت بێت ڕەنگە بتوانین بە 10 وەرەقە 15 وەرەقە سارێکی وا جۆرکەین ئەگەر بڵین قەیناباتەوە سارەکە ڕقم بێ و لە برورا کێشەیەکی نوێنە ئەمە پێویستە کات 40-50 وەرەقە خەرجکەین ئەگەر بڵین سارەکە با تەبریدیشی هەبێ و تۆزەر لێ خوڕینیشی ئەبێ پێویستە زیاتر سەرف بکەین ئەگەر بڵین سارەکە با بۆ نمونە بلوتوسی هەبێ و کۆمەڵێک مواصفاتی بەرزی تیا بێ و سەقفەکەی
کراوە بێ ئەم هەموو مواسەفاتێک کە دێتە سەر سیارەکە لە بەرامبەرە بڕێکی زۆرتر پارە خەرجەکرێت. ئایا ئەکرێت من سیارەیەکم هەبێت کە مواسەفاتەکەی باید 2 دەفتەر بێ بە 50 وەرەقە بیفرۆشم؟ نەخێر ناکرێت. ئەمە بۆ هەموو بابەتەکان بەو جۆرێت، چونکە من ئەو بەهایی کە دروستم کردووە لە بازاڕە لە ئاستی 2 دەفتەرە. ئەگەر کەسێک هات بە منی وت سیارە 2 دەفتەرەکەتم بە 50 وەرەقە بدەرێ، چ بیرکردنەوەی بۆ من دروست بێت؟ کەیفی خۆیەتی باوا بیرکات و بە هەر بیڵە بازار و خەڵکانیتیە. ئەمە بیرکردنەوەی یەکەمە کابێ بەهای شتی خۆمان بزانین. بابەتی دووهەمەوەیە ئەگەر ئێمە هاتین لەسەر بازارکاری و سۆشیال میدیای خۆمان ئیشی باشمان کرد، ئەوەندە کڕیار ئەڕژێ بەسەرمانە کە باکمان بەوە نەمێنێ کەسێک لە ئاستی خۆمان ئێوە دابەزێتە خوارەوە. و بێ بزانین هەمیشە بازار جیلێک خەڵکانێکی تایە سەرێشیان زۆرە. ئێمە بۆی بتوانین بزنسەکەی خۆمان بە باشی دروستکەین و باشی بینە پێشەوە، زۆر بە خێرایی ئەو کەسانی کە سەر ئێشەمان زۆر بۆ دروستەکەن نێرین بۆ لای ڕکابەرەکانمان و هەوڵ دەین ئەو کەسانە بدۆزینەوە بۆ خۆمان کە سەر ئێشەیان کەمە، کە ئەتوانن بە باشترین شێوازتوانین خزمەتگوزاریەکان پێشکەشکەین و باشترین شێوازیش مامەڵەیان لەگەڵا بکەین. بۆ ئەمە تەبان پێویستمان بە دروستکردنی ئەزمموی زۆر باشە، بەڵام لەگەڵ هەمان بابەتە پێویستە لە ڕووی دەرونیەوە قبوڵی کەین کە هەموو بازار خەڵکی باش و چاک و ڕێک و پێک نییە، هەموو کڕیارەکان لەوانە نین، هەنێکیان سەرێشیان هەیە. ئیتر هۆکاری ئەوەی کە پارەی پێنیاشەکە و پەیوەندی بەخۆی هەیە، ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە من دیاری بکەم ئەمەوێت لەگەڵ کێیا ئیشکەم و ئەوجا بیرکەمە بۆ نەوادابنین ئەمێ من لەگەڵ دکتۆرەکان ئیشکەم، تەنها ئیشی دار و ئیشی تەختەی ناوماڵ بۆ دکتۆرەکانکەم باش نییە. ئەمەی کە بیرم لێ کردوێتەوە کە ئەمە بۆ دکتۆرەکان ئیشکەم، ئەوجا دووەم پرسیار دێتە پێشە باشە دکتۆر چۆن بیرەکاتەوە لەکوێ کڕینی خۆیەکە حەزەکە و کەسەی بێتە ماڵەکە چ سیفەتێکی تیابێ. ئەم سیفەتانە لە بزنسەکەما دروستەکەم ڕاستە و خۆ مامەڵی من لەگەڵ ئەوانە ئەبێت لێرە ئەو خەڵکی تری کۆمەلگە بەجەڵم و هەر زۆر خێرا خۆ مەڵە میشتان لەگەڵ ناکەم، چکە مەجالم هەیە لە شوێنێکی ترتوانم جوڵی خۆم بکەم. زۆر باشە کاگەشار بێگومانم بابەتە جگەل لە بزنس و بە بازارکردن بابەتێکی تیا پێوتری سایکۆلۆژی مرۆڤ لا شعوری ئینسانە کاچێتە بازار کاتێک لەسەر دوکانێک نووسراوە فرۆشرا وەرناگیرێتەوە، کاتێک لەسەر وەسڵێک نووسراوە فرۆشرا وەرناگیرێتەوە، یا تەنانەت هەندێکە نووسرا وەری ناشی گۆڕی. ئەمە بڕۆی تۆ ئێمە بابەتەکەمان باسی مامەڵەیەکی دروستەوەی کڕیار ڕاکێشین بەم بابەتە بەم نووسینە بەم تەحزیرانە کە ئی بە کڕیارەکان. ئایا ئێمە تۆی کڕێر ڕاکێشین بەڕازیا مەزەر بە لە خۆمانەی خۆی زۆر جار بیر لەو شتانەکەم ئەوانەی کە لە بازاڕان دیدگای مارکتینگیان بە هیچ جۆرێک نییە بۆ شتەکان. یعنی لەبەرەوەی کە لە 100 کڕیارێک یا 2 کڕیار شتەکەی هێناوەتەوە بۆیان هاتوون ڕاستە و خۆی ئەلهەمیەکەن بە هەموو خەڵکیە گەڵێن ئەڵێن کاکە ئێمە ئەمە وەرناگرینەوە لێت بترسە، ئەگەر کێشەیەکە بوو لە دوای کڕینەکە تەواو پارەکەت فەوتاوە بترسە لێمان. ڕاستە خۆ لەبەرچی لەبەرەوەی کێشەیەکیان لە کڕیارە لە 2 کڕیارە هەیە. من زۆر جار ینی لە خولەکانە پرسیارم لێ کرد ئەڵێم ئەگەر تۆ شامپۆت فرۆشت، ئەم شامپۆ فرۆشتنە یاسایە دروست کە کڕیارەکە ڕۆژ نیوەی شامپۆکەی سرف کردو ئەم جاهاتوتی بەدڵم نییە لێ وەرگرەوە و پارەکەشی بدەرەوە. بۆچی سەیری وێنە گشتیەکەکە لە وێنە گشتێکات چی ڕوەدا لە 200 کڕیارێ 2 کڕیارمان دێتە پێشەوە کە ئەم حاڵەتەی بەسەرادێت بەکارمان ئەهێنێت. ئەی چی ڕوویداوە 108 کڕیاری تر هاتووە کڕینی لە من کردو و پارەی پێداوم و بە بەردەوامی ڕیکلامی بۆ کردوم و توێتی کەسەکە نیوەی شامپۆکەشی تیاما بێ هەر لێم وەرەگرێتەوە. ئەم ڕیکلامە بەهاکەی زۆر گەورەتر لەوەی 1-2 کەس بەکارم بێن با بەکارم بێنن هیچ ڕوونادا. زۆر جارێ من ڕێکەوتووە خەڵکێکە ها ئەڵێن بۆ نمونە پێمان پێکەن وا هەستەکەن ئێمە لە شتەکە نازانین، بەڵام ئێمە لە پشتەوە ئەزانین خۆمان خەریکی چ یاریەکین بۆمان ئاسانن قەیچێکە با پێ بکەنێ دڵی خۆش بێ ئەو منیش ئیشی خۆم کەم لەم لاوە. شتێکی زۆر جوانم بینی لەم ڕۆژانە وتی 2 کەس لە شوێنێکا بوون ئینگلیز بوون بەیەکەوە عەرەبێک کە هاتۆ لێوە تێپەڕیوە و توێتی سوار بوون لەگەڵی بیان بن بۆ شوێنە عەرەبەکە لەبەر خۆیەوە هەر جوێنیاوە بە ئینگلیزەکان یەکێکیان تێگەشتووە ئەمە دوم توێتی ئەرەوە چیەکە و توێتی جوێنمان پێ توێتی ناڵە ناتان بم بۆ توێتی ناباسی ئەوە دەلی گەڕەبا جوێنی خۆی بە جوێنی خۆی هەرچی ئابابیام هیمەوەی ئێمە بگەینێتە شوێنەکەی خۆمان. زۆر جار لەم پرۆسەیشا بۆ جۆرە 1 کەس 2 کەس لە جاری وایە بڕواکە لە 1000 کەس 2 کەس بەکارمانێن 3 کەس بەکارمانێنێ ئەو 3-4 کەسە زۆر نابێت پرۆسێکی گەورە. بەڵام ئەگەر شێوازی بزنسەکەمان وایە کە لە 100 کەس 50 کەس یەکاڵامان بۆ گێڕێتەوە ئەمە ئەبێ زۆر بە خێرایی پیاچوونەوە بکەین بزانین کێشەکە لەکوێوەیە. بەڵام ئەگەر لە 100 کەس یەک کەس هێنێتەوە شایانیەوەنی هەر بیریشی لێ بکەینەوە. کاگەشتێکی دیکە لەوەی کە سەرنجی کڕیارە ڕادەکێشێ فرۆشیا زۆر جار داشکان نەکات یاخود دەڵێت ئەم کاڵایم لێ بکرە کاڵایەکی کیان بە دیاری وەرەگری پێویست ئەمە چۆن ڕێک بخرێ. زۆر جار کە داشکانەکە سێرەکەی زۆر زیاترە لەوەی کە لە بازارە ئەی کڕیتەوە ینی زۆر جار ئەمەش ڕوویە پێویستە چۆن ئەمە ڕێک بخرێ. وڵای عیلمێکی زۆر سەر بەخۆیە و زۆر پێویستە. سەرەتا با قسەیە بکەم کەم قسەی زۆر گرنگە بە بڕوای من ینی بەهای ئەم قسەیە
ڕەنگە چەندین وەرەقە بژی یا بەهایەکی زۆر گەورەی هەیە گەر بە مادەبی پێوین ئەویشەوەیە خەڵک خودی بەرهەمەکەی من ناکڕێت بەڵکو ئەو پێشنیارە ئەکڕەکە لەگەڵ بەرهەمەکە دەمێت بامەتان بۆ ڕوونکەم وا دابنێ نرخی ئەم دەفتەرە بە 6,000 و ڕام گەیاندووە کە نرخی ئەم دەفتەرە بە 6,000 لە خاڵێکی بچووکە بۆ ماوەی یەک ڕۆژێکم بە 3,000 چی ڕوەدات خەڵک دێ 3,000ەکە بە 3,000ەکەی کڕە لەبەرەوە نییە خودی دەفتەرەکەی پێویستە بەڵکو لەبەرەوەیە پێشنیارەکە زۆر جوانە لە بەرچاو ئەمە لەواچە جاری واچین بۆ مزگەوت دوای لەوێنەوە سیرەکەین لە بەردەرگای مزگەوتەکە شتێکیان داناوە زۆر بە هەڕاجی زۆر بەهرزان پێویستیشمان پێینە هەرەی کڕین بۆچی چکە خودی پێشنیارەکەمان لە بەرچاوە جوانە ئەمە یەک دوو پێویستە ئەو پێشنیارە بە جۆرێک نەبێت کە ناواقعی بوونی تیابێت و متمانەی کڕیارەکان بە تەواوەتی داببەزێنێ سێ پێویستە لە کاتی داشکاندنەکانمانە لیستەیە دروستکەین کە لیستەی ئەو خەڵکانەی کڕینەکانمان لێکن لیستەکە کۆکەینەوە بۆ ئەوەی کە داشکاندنەکانمان تەواو بوو مەجالمان هەبێت دووبارە مارکتینگکەین و لەسەرم کڕیارانە دووبارە بین کڕینی تریان پێ بکەینەوە چوارەم خاڵش بە بڕوایم کە زۆر گرنگە ئەمڕۆ خەڵک لەبەر داشکاندن دێن کڕین لە ئێماکەن بەڵام بەیانی داشکاندنمان نییە داشکاندن کۆتایی پێدا ئایا خەڵکەکە دووبارە دێتەوە ئەگەر هاتەوە بەیانی لەبەرەوە نەهاتۆ کە داشکاندمان بەڵکو لەبەرەوە هاتۆ لە کاتی داشکاندنەکە ئەو نە ڕەفتار و هەڵسوکەوتمان جوان بۆ لای خۆمان هاتوتەوە بۆیە زۆر گرنگە ئێمە داشکاندنەکان بۆ بەکارێن کە کڕیارێک دروستکەین لە دوورمەودایە بێتەوە چکە تێچووی دروستکردنی کڕیار بۆ کڕینی جاریەکەمی زۆر بەرزە بەڵام دووبارە هێنێنەوەی تو تێچوویەکی زۆر بەرزی نیە زۆر جار پەیوەندی بە هەڵسوکەوت و ڕەفتارێکی جوانی خۆمانەوە هەیە کە تێچوەکە نزیکە لە سفر کاگەشتیار بابەتێکی دیکە کە زۆر گرنگە ڕێکپۆشی فرۆشیارەکە و دیزاین و چۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان ڕێخستنی دوکانەکەیەتی جا هەر کاڵایەکی هەیە هەر بابەتێکی هەیە کاتێکە چیتە دوکانێک خانوێک لەسەر دوکانەکەیان گەنجێک لەسەر دوکانەکەی بە شێوازێکی تەرتیب خۆی گۆڕیوە بە شێوازێکی تەرتیب کاڵاکانی دیزاین کردوداینەوە تا چەند ئەمە کاریگەری هەیە لەسەر ڕاکێشانی کڕیار ئەمە بۆ ئەو کەسانی کە دێنە ژوورەوە کاریگەری هەیە نەگەوانەی کە هێشتا نامان ناسن بۆوانەی دێنە ژوورەوە کاریگەری هەیە بەڵام ئەوش جۆری بزنسەکە ڕۆڵە بینێ من خولێکم بۆ یەکێ پێوتم باشە ئەزانی دەگەر کەسێک قەساب بێ هەر سمێڵی هەبێ سمێڵێکی ئاوای پێوە بێ زۆر بیرم نەگوتم مەڵا ئەزان بیرم لەو بابەتە نەکردەوە بەڵام هەستەکەم ئەو دوانە بەیەکەوەیەنەوە بۆی نابێت کەسێکەوە بێ بەو جۆرەی تریش بێت یعنی باسەکەەوە نیە بڵێن سمێڵی پێوەی نەبێت بەڵام هەر شکلی قاڵبەکەی وایە بێت چقۆیە بێرەوە بێ و بێت نیتاقێکی بەست بێ و بەپی جۆری بزنسەکە دیارریەکە کەسێک لە خولێک ما بەشداری کرد ئیشی بابەتی ناوماڵێک کرد ئەیوت ئەو ڕۆژانەی کە جلەکانمان زۆر جوان بڕۆن بۆ ئەوەی سەیری ئیشی ماڵە بکەین بە ئەگەری زۆر ئیشەکەمان پێ نادرێت بەڵام کە جلێکی یەک تۆز پەرپوت لەبەر بکەین کە دیار بێ پەیوەندی ئەوەی خەریکی ئیشین ئیشەکەمان باشتر دەزەکەوێت بۆیە زۆر گرنگە جلەکەی کە لە بەریەکەین نوێنەرایەتی شێوازی ئیشەکەمان بکە ئەمە زۆر گرنگە و بە دڵنیایی هەموو دیکۆرات و شتانە کاریگەریان هەیە بەڵام یەک مۆزۆ زۆر بۆم گرنگە لێرە گەنجێک کە ئەمڕۆ دەسەکا بە بزنس نابێت زۆر تەرکیزی لای دیکۆر و لای ڕێخستن و لای شتی جوانۆمانەبێت ئەمە کێشەیەکە لە ئەوانەی کە دەسەکەن بە بزنس زۆر تەرکیزمان لەسەرمانێ بووە تێچووی ئەوانەش بەرزە تێچووی دیکۆر بەرزە تێچووی ڕێخستنی شوێنەکەمان بەرزە ئەمانە تێچوویکی بەرزیان هەیە من لە سەرەتای بزنس توانام نییە ئەو تێچووە بەرزە لە ماسەرف بکەم و ئەسڵن لە سەرەتای بزنس ئەمە گرنگ نییە لە سەرەتای بزنس دروستکردنی کڕیار زۆر گرنگە بۆیە زۆر گرنگە ئەمە بکەم بەس لەو کاتی کە فرۆشم دروست کرد چوومە قۆناغی قازانجکردنەوە لەوێ حتمما پێویستە بۆی قازانج بەرزکەمەوە بێت ئەم کوواڵیتیش بەرزکەمەوە لەگەڵ زۆر باشەوە سەگژۆنزام ئەم نمونەیەکم هێناوە بۆمان باسی بدەین چۆن مامۆستا پرسیارێک دێتە پێشەوە ئێستا من ئەم نمونەیەم هێناوە بە سێ ڕەنگی جیاواز وا دابنین من لە بزنسەکەی خۆمە ئەزانم ئەم دەفتەریان کە ڕەنگی نیلیە فرۆشی زۆر بەرزە فرۆشی هەیە فرۆشی زۆر بەرزە بەڵام ئەگەر بمەوە فرۆشی لەمە بەرزتر بکەمەوە ئەبێت چ شتێ بکەم پێویستەکە لەگەڵ ئەوەی کە ئەمەم هەیە ڕەنگی نیلیە دوو ڕەنگی تری جیاواز دابنێم کە بۆ نەڕەنگی قاوەی و ڕەنگی ڕەش دابنم بۆ کڕیارەکەی خۆم بە ئەوەی لێ بکەین نیلیەکە فرۆشی زۆر باشە ڕەنگە لەوێ هەمووی هەر ڕەش دیار بێت بەڵام قاوەیەک و ڕەشێکی لەگەڵا دانم بۆ ئەوەی چی ڕوودا بۆی فرۆشی نیلیەکە دووبارە زیاتر بەرزکەمەوە ڕەنگە خەڵکی بپرسێ بڵێ باش ئەمە چۆن ڕوەدا لەباری یەکەماکە کەسێک دێ بۆ ئەوەی کە کڕینێ بکە کە ڕەنگە نیلیەکەیە وا بیرەکات و تەنها یەک بژاردەی هەیە بەڵام لەباری دووەمە هەستەکە سێ بژاردەی هەیە خۆی هەڵی بژاردووە لە نێوانم سیانەیە کە نیلیەکە بکڕێت زۆر گرنگە ئێمە تەرکیزمان لەسەر ئەوە بە هەمیشەیی کارێ بکەین کڕیارەکان وا هەستکەن کە خۆیان هەڵیان بژاردووە بەڵام لێرە پرسیارە دێتە پێشەوە ئایا بژاردەمان زۆر بێ بۆ خەڵک یا بژاردەمان زۆر کەم بێ خەڵک وا بیرەکاتەوە ئەگەر چوو لە شوێنێک کڕینی کرد وا باشترە ئەو شوێنە بۆ نمونەچم چاکەت و پانتۆڵەکەم 1000 جۆر چاکەت و پانتۆڵی تیاابێ بەڵام لە حقیقەتە هەتا ژمارەمان زۆرتر بێ
کڕیارەکانمان سەریان زیاتر لێ تێگەچێت نازان کامە بکڕن بۆیە ئەگەر ژمارەی کاڵاکانی بزنسەکەمان زۆر بوو 100% پێویستمان بە فرۆشیارێکی شارەزا هەیە چونکە یەکێ لە ئیشەکانی فرۆشیار کەمکردنەوەی ژمارەی بژاردەکانە بۆ کڕیار بۆ یەکدانە بۆیە ئێمە پێویستمان بەوەی ئەگەر ژمارەی ئەو بەرهەمانی زۆر لە یەک نزیکن زۆر بوو حتمما پێویستمان بە فرۆشیارێکی باشە بتوانێت ژمارەکان کەم کاتۆ بۆ یەکدانە و کڕینی کڕیارەکە بە تەواوەتی ئاسان بکە هیچ کاتمان نەماوە بەڵام بابەتەکە زۆر لەوە زیاتر هەڵەگرم پرسیاری من لەوانە پێویستی بە خولەکە بێ بستوانی لە سی چرکای وەڵام سپاس دەکەم ئێمە کاتێ بزنسەکەین و لە بازاڕین ڕکەبەرمانەیە هەر ئێمە نینە میشاکەین چۆن بتوانین زۆرترین کڕیار لەناو ئەو هەموو ڕکەبەرە بۆ خۆمان ڕاکێشین دروستکردنی هەستی خۆش بۆ کڕیارەکان نە بە کاڵای باش نە بە نرخی هەرزان بەمانە پس فەرزە هەمان بێ بەڵام لە هەمان کاتە دروستکردنی هەستی خۆش بۆ کڕیارەکان و بە بەردەوامی فێربوون لە فرۆش و لە بازارکاری و لە ڕێکلام و یعنی ببین بە مەکینەیەکی فێربوون و لە هەمان کاتە هەستی خۆش بۆ کڕیارەکان دەستەکانە خۆش بە زۆر سپاس بۆ بەڕێز کاک گەشتیاخەری و ڕاهێنەر لە بواری بازارگەریە خۆ بەخێر بێت زۆر سپاس بۆم خێر بێ